ئێمە دیارە و کوڕەخراوی هاوکاری ئەڵمانی بوومەوەی چەندین ساڵە لە سنووری ئیداری گەرمیان چالاکیەکانمان بەردەوامە بە تایبەتی لە قەزای کفری. ئەمڕۆ لە چالاکیێکی هاوبەشە لەگەڵ سەنتەری مناڵپارێزی شاری کفری و ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هەڵساین بە دابەشکردنی کۆمەڵی خەڵات بەسەر مناڵانی ئاوارە بەو پێی کە ئەم مناڵانە زیاتر بەرکەوتەی جەنگ و کارەساتەکانی ماوەی ڕابردوو بوون بەهۆی هاتنی تیرۆرەسانی داعشەوە. ئێستا بە پێویستمان زانی کە کۆمەڵی خەڵاتیان بەسەرا دابەشکەین بۆی چۆن بڵین هەندێک دڵخۆشیان پێ ببەخشین لە ئاکامی ئەو کارەساتانی کە بەسەریانە هاتووە.